چۆن بۆ ئەو بیرۆکێت بۆ هات کارەکەت چییە چی دەکەی لێرە؟ دەستپێکی خێراتنەوەتکەم بۆ پارکەوەدا و دەستخوشیرکەنان لێواتکەم وڵای سەراحەتەن ئەف شولە من ڤیۆ دەست پێکەم و بەڵاوکەم تیکتوکی ئەو بۆ خەڵکێکی زۆر دی دەستخوشیل من کرد یعنی دلێ وان بوو منجی بەڵاو کرد دلێ من بوو هێزەرەکە زرێکی نووی بوو لەبەرەوە حەزم لێ بوو ئەو شتەی بکەم. باشە خەڵک چۆن دێنە لات چۆن ینی با بڵێن تا چەند خواستیان هەیە تا چەندێن مۆبایلەکانیان شەعن دەکەنەوە؟ والله الحمدلله ئیشەکەم ئیشێکی سەرەتاویە بەسیتە ئەوە ڕۆژی سێمە الحمدلله ئەو ئیشەی دەکەم خەڵک زۆربەی یعنی زۆر ئەوە ناین یعنی مەسەلەن بڵێن ژمارەی زۆرە چونکە ئیشێکی سەرەتاویە بەس ئەوەی گرنگە یعنی هێزرەکە بەدلی خەڵک بوو هێزرەکە زرێکی نوێ شتێکی نوێە. هەر دانیشتوی شاری هەولێری کاک یوسف؟ نەخێرە من پێشتر لە یعنی ئەو چەند مانگە هاتیمە ئاکرێ یعنی لە ئاکرێ بۆ هاتیمە هەولێر ئیش دەکەم بکەم. باشە بیرت لەو نەکردوێتەوە کە پەرە بە کارەکەت بدەیت؟ بل الحمد لله ان شاء الله مستقبل اذا من حزم ليها مثلا بيش كفم وبروجي خو مثلا شو لي خو قاورت لي او جيب اننا امير باور بانك رينتل ستيشن اف امير يعني وك وصفك بونمونا اجا شحنهم بولي كيمبو ديكا نوف دوك خزينك يا بريكو رمزي شولكات وبصمه وبارادون جي بريكو باركوديا و كي كارت وتقال شين مثلا بريكو باركودي اف اي بي وفاست بيز دكن وبريكو كارتا كوراكيش. باشە نرخەکان چەند لای تۆ؟ نرخەکان وەک دیارە 15 دقیقە بە 500 ساعت بە 1000 ساعتێک بە 2000 یعنی ساعتێک مۆبایل لە شەعندا بنەی 2000 بەڵێ 2000 چونکە الحمدلله ئیشی خوب دەکەم بە مەزبوطی یعنی پاوەربانکەکەش ئەسلیە 5000 ئەمپێرە هەیش 5000 20000 و 500 یعنی سێ قەڵن لە ئەکاونتەکەش نووسیتت گەنجێکی خاوەن بیرۆکە يعني اما يكم بيروكتا ياخذ بربا بيروكا كانت ديلادات والله او بيروكا لكردستان العراق صراحه نيه لبازارني اشتي او دالين باور بانك رينتل ستيشن او جحزم ليا اشتيكم يعني ايشكم قوربكم او اميرنا بين بكردستان يعني او اميرنا زور كاس بي سي بي او اميرنا لازور شوين بكاردين بون من مطار بون من بارك بون من كافتيريا سنتري جيمنج شو كخلق لو زمان زور موبايل بكاردين لهر شوينك بكاردين خاصه مثلا سيرون وشتانه ئەو پرۆژەی تو یارمەتی چێ دەدا ئەو کەسانی کە دێنە دەرەوە لە ماڵ و مۆبایلیان دەکوژێتەوە یاخود چۆنیان؟ والله بە شتێکی عام هەموو کەس یعنی هەموو کەس ئەوەی بەکاردێنیت محتاج پێ يعني پێویستی پێیە.